بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبمەوە. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان با هەمومان پێکەوە سەیری ئەم ڕاپۆرتە بکەین. میوانی ئەمجاری بەرنامەکەمان نووسەر و چیرۆکنووسێکی هێمن و لە سەرخۆ و کەمدوو بەڵام وریا و بە ئەزمون لە سیمایدا هەرزوو هەست بەو ڕێزە دەکەی کە بێڕیا پێت دەبەخشێ، کەسێکی مێرەبان پاک و خەمخۆری وڵات و نەتەوە. خەمێکیش لە تروسکایی چاوەکانیدا دەبینی کە لەگەڵیدا دەدوێی تێدەگەی سەرچاوەی ئەو خەمە لە هەوراز و نشێوەکانی ژیانی و سەرچاوە دەگرێت. مامۆستا تایر کوڕی کاحەمە ساڵحی حەلیمە بەڕەچەڵک دەچنەوە سەر خزمانی هەزارمێر، دایکیشی حەلاوەخانی شێخەمینی شێخ مستەفای خەڵکی سلێمانیە. ڕۆژی 1 ساڵی 1940 لە گەڕێکی چوارباخی سلێمانی نزیک بە خانەقای مەحوی لەدایک بووە. ساڵی 1947 چۆتە قوتابخانەی ئەیوبیە و ساڵی 1961 ئامادەیی پیشەسازی بەشی کارەبای تەواو کردووە. لە ساڵی 1962 لە فەرمانگەی کارەبای سلێمانی دامەزراوە. ساڵی 1972 لەگەڵ خوالی خۆشبوو مامۆستا مەلیحە محەممەدەمین زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی دوو کوڕ بەناوەکانی هەڵۆ و هەوراز و کچێکیش بە ناوی هەرێز. هەر لە قۆناغی ناوەندیوە بە کاریگەری خوالی خۆشبووان حاکم محەممەد و جەمال ساڵحی برای و کەمال ساڵحی برای خولیای خوێندن و نووسینی تیا دروست دەبێ و بۆ یەکەم جار لە ڕۆژنامەی ژین چیرۆکێک بەناوی لە پێناوی سوودی ماممدا بڵاو دەکاتەوە. دواتر دەبێتە خاوەنی دوو کۆمەڵە چیرۆک بەناوەکانی لە گەروی مەرگەوە و هەنگاو. زیاتر لە 10 کتێبی چیرۆکی مناڵان وەک ماسی بۆ قسەناکە، هاوڕێی ئازیزمان، سێوە لاسوورە، گوندەکەمان، کاروان و ئەستێرە و چەندانی تر وەوەرگێڕی شانۆیی ئاسکۆریالە کە شانۆییشی سویدیە و بەڕێزیان لە عەرەبیەوە کردوێتی بە کوردی. پاشکۆچی دوایی هاوسەری یەکەمی لە ڕۆژی 8 ساڵی 1999 لەگەڵ خاتوو ئەمیرە ساڵح سەعید کە مامۆستای بنەڕەتیە زەماوەندی کردووە. ساڵی 1994ەوە لە سەرخواستی خۆی خانەنشین کراوە و ئێستاش سەرقاڵی نووسینە و چەند بەرهەمێکی ئەدەبی ئامادەیە بۆ چاپ. میوانی زۆر ئازیز و خۆشەویست چیرۆکنووس پیاوێکی ماندووی دنیای نووسین مامۆستا تایر ساڵح سەعید بەناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتتان دەکەین. سپاسانەکەم و زۆر بەخێر بێن گەورەتان کردی. خۆتان گەورن مامۆستای جان. طبعاً معلومی جەنابتە کە ئێمە بەرنامەمان زۆر کردووە، هەڵبەتە تۆش ئەم بەرنامەیە دیوە. باشە ئەوەی کەرەستەیە و لە بەردەستایە و کە ئێمە لاپەڕە ژیانی تۆ هەڵبینەوە ئەبێ بە وێنە هەڵی بینەوە. لە پێش تۆ کەسانێکن کە پێناسن بۆ جەنابێ، ئەویش یەکێک لەوانە ئەم پیاوەیە ساڵح سەعید باوکمانە، ساڵح سەعیدی جەنابی باوکتان. باسێکی ئەم پیاوەم بە دوور و درێژی بۆ بکە. ئەم پیاوە هیچی دوکانداری بوو لە خوار دوکانەکەی کەوتە خوار حەوزە وشکەکەەوە. باش دوکانی وشکەی هەبوو، زیاتر وشکە بوو. کاکەجیان ئەیتر پیاوێ بوو سەفەری بەغایە کرد و ئاتوو ئەچوو شتی ئێنا و شتی ئەکری و لێرە بە دوکانەکە ساخێ کردەوە. باش کاکەجیان مامۆستا بەڕێز باوکێ خوا لێ خۆش بێ لە بنەچا لەکوێوە هاتوونەتە سلێمانی؟ لە هەزارمێردەوە. لە هەزارمێرد بە ئەسڵ لە هەزارمێردەوە هاتووە. باشە لە خۆیت بیستووە کە باوە باپیرانی لە هەزارمێر بێزگەلەوەی ئەشکەوتێکی مێژووی لێیە، تەمان گوندێکیش بۆ دەدامێنێ. کەستان لەوێ ماوە ئێستا بە بنەچا کەستانێن؟ نەخێر کەسمانی لێ نەماوە ئێستا.
حاڵی حاضر بەڵام لە زمانی باو باپیرانیەوە لە هەزار مێر دوهاتوون بۆ سلێمانیان خۆی لە هەزار مێر ژیاوە خۆی لە هەزار مێر نەژیاوە نەژیاوە بڵێ با بڵێن لە سەعید و بۆ خواردتر لەوێ ژیاوە یعنی ئێوە ئەسڵتان لە باوکەوە هەزار مێردی لە باوکەوە هەزار مێردی ئەم بەڕەچەڵک ئەم خیاڵە کە دوایی باو باپیرانی تویان پێڵێن و ئەوانە بە چ ئیشێک بە چ فەرمانێک ناسراون ئایا ئەمانە ئیشی کشتتوکاڵیان کردووە با بڵێن ئاژەڵداریان کردووە بازرگانیان کردو چیان کرد لێرە و لە هەزار مێردیش هەزار مێردی زیاتر بە کەساب بە کاسپیەوە کاسبیان خەریک بوون دوکانناری و ئەوشتانە باشە خەریک بوون پەیوەندی تۆ لەگەڵ باوکێ پەیوەندیشی چۆن بوو زۆر پەیوەندێکی باش و ڕێکۆپێک بوو باش تۆ چەندەم کوڕی باوکی من سیامم سێمی باش باسی ئەو پەیوەندیان بۆ بکە باوکمان زۆر پیاوێکی چاک بوو و پیاوێک بوو کە تەسحەی زۆری بەخۆیەوە لە پێناوی ئەوە کە ئێمە خۆش بژین باش خوێنەواری هەبوو خۆنەواری نەبوو بەس خۆی فێرە شتێ خۆنەواری کردبوو خۆی فێر خۆی فێر کرد بێزگە لە کوردی هیچی کە ێزانی مەسەن بۆ سەودا و مەعاملەش عەرەبی ئەوانە فێر بوو شتێ عەرەبی زانی شتێکش عەرەبی مامۆستا فەرمون ئێوە ئیشی با بڵێن شتی وشکەتان فرۆشتووە باوکتووە سەرچاوی ئەو شتانە لەکوێ ئەیهێنان ئەم ساوە مامەڵەی پێ کرد بەعزێ جار لە مووسڵەوە سەفەری مووسڵەیە کرد ئەو شتانەیە هێنا ئەو شتانە چی بوون کە لە مووسڵەوە وەڵی ئەو شتانە ڕۆنیە هێنا باش برنجی بازە جارەکە هێنا ئەو شتانە هێنا بۆ دوکانەکەی و کەی ساغەبەوە جاری تر سەفەری مووسڵەیە کردوانێ و کۆمەڵە شتی تریە هێنا مامۆستا تایر من سەرنجی شتێکی ترم ماوە بڵێ لە ناو کەسوکاری جەناب تا خوێنەوار زۆرە بڵێ مەسەلەن جەنابی کاک محەممەد حاکم بوو ئێوە هەمووتان خوێنەوار بوون بڵێ ئایا با بڵێن باوکێ ئەوەی با بڵێن بۆ هێشتوونەتەوە کە ئێوە ببنە خوێنەوار و لابن لە مەسەلی کاسبی و بچنە سەر عیلم و معریفەت و ئەوانەیان دایکێ کاگاسۆ هەردووکیان باش زۆر حەریز بوون ئەوان لەسەر خۆنەواری ئێمە لەسەر تەواوکردنی مەکتەب و ئەو شتانە باش مە ژوێنەیەکی تریانە بەڵام ئەم وێنەیە لەگەڵ لەوە ئەچێ دایکێ بێ لەگەڵیان دایکم و باوکم دایک و باوکێ دایکی ناوی چی بوو حەلاوەخانی بەڵام خەمینی شێخ مستەفا باشە حەلاوەخانی شێخەمین ئەمیان خەڵکی سلێمانیە خەڵکی ئەسڵی ئەم شارە ئەسلی سلێمانیە پەیوەندی خۆیان یعنی پەیوەندی حەلاوەخان لەگەڵ ڕەحمەتی باوکێ زۆر چاک بوون باوکم دایکمی زۆر خۆشەویست پەیوەندیان باش بوو زۆر باش چەند ساڵیان بین بوو 2 ساڵ باوکە گەورەتر بوو لە دایکە یا دایکم گەورەتر بوو بە 2 ساڵ لە باوکم بەڵام عادەت نییە لە ناو کوردەواریە کەمتر وارێکەوێ ژن گەورەتر بێ وڵی وا هاتووە باشە ئەمە کیە بە تۆی وت خۆیان باسییانەکە دایکم گەلێ جار نییە ئەو من گەورەتر بوو من بە 2 ساڵ لە باوکتان گەورەتر نەبووە هۆی ئەوەی کەوا ئەم سوڵتانی ماڵ بێ لەبەر 2 ساڵ گەورەتر ئینجا تاوان ئێوە دوکانەکەتان لە دەوروبەری حەوزە وشکەکە بوو بەڵێ بەرە خوار بەڵام ئەم وێنەیە دایک و باوکن هیچ کەشیان لەگەڵایە ئەوە کوڕێکی جبایشی بوو کاجبایش بەڵێ ڕەفیقی مامۆستا جەمال کاک جەمالی برام بوو کاک جەمالی برات ئەنجا هات بۆ سلەیمانی و ئەمانە و ماوەیەک لە ماڵی ئێمە بوو ئەوانە ئەو ڕسمە ئەو ڕەفیقە چبایشەی باوکتان بەڵام ستایلی جلو بەرگەکەی جلی کوردی ئێوەی لەبەر کردو بەڵام وازی لە بن باخەکەی خۆی هەر نەهێناوە باشە ئەم خانووە لەکوێ بوو مامۆستا ئەو خانووە خوار خانەقای ماحوی هەر بە 150 مەترێک ئاوا کۆڵانێ بوو ئەچووتە ناوە لە ناوەڕاستی ئەو کۆڵانە بوو لەبیا بوو لە ناوەڕاستی ئەو کۆڵانە تاکەی لەوەی ماڵەیە بوون تقریبن هەتا ئەم دواییە پێش 6 ساڵەمە پێش هەرما بوو فوەرە سەفرۆشتی و فرۆشتیان ئەی پێشتر لە چ خانوویەکە بوون لەو خانووە بووین کە ئەکەوتە سەر و خانەقای مەحوێەوە دوورتر بوو چوار دوکانەکەی پێوە بوو چوار دوکانیشی گەورە بوو
حدود باشە بۆ ئەو خانوەتان فرۆشت مەسەڵەن بەڵێ ئەوتان فرۆش ئەمەتان کڕی آخر ئەو پارەی ناکرد بچووک بوو ئەمیان بچووک بوو ئەی ئەمیانتان بۆ فرۆشت هۆکاری چی بوو ئەمیان فرۆشت لەم دوایە نەخێر ئەمەی تریان ئەوەی خانوەکەی ترتان ئەوەی بۆ فرۆشتان باوکم فرۆشتی بۆ ئەوەی کولێ حقوق بە کاکم تەواوکە ئەو ساکاگاسۆ کولەی جامیعی بەغا کولەکان نییە زۆر گران بوو گران بوو لەسەر مەسەفی خۆت زۆر هەموو شتێ لەسەر مەسەفی خۆ بوو هەم داخلی و ژوورگرتن و ئەوانە ژوورگرتن ئیتر سێ زەمە نان خواردنی دەرەوە جلوبەرگیشی تەلەبێر کتێب دەفتەر قەڵام هەمووی لەسەر خۆیان بوو هەمووی لەسەر خۆی بەڵێ باش جازوزوو باش مەچوو سەفەریە کرد ئەچوو سەردانیە کردن و ئەویش هەر مەسلەفێکی کە بوو تووشی پارەی پێویست بایە ئەیایە و جەنابتان 940 لەدایک بوون 940 ئەمە 950واتە لێرە جەنابێ ڕۆژی چوارشەمە گیراوە لە ماڵەوە وەنیە بەڵێ ئەمە دایکتە لەگەڵتا ئەوە دایکمان لە خانووە کۆنەکەی فرۆشتان بۆ مۆسوعی حاکم محەممەد ئەمەی ئێستا ئەمەی کە لەم ماوەیە ئێستا باسێکی ئەم فتری خۆتمان بۆ بکە ئەمە ناوێنین سەردەمی دژداشە وەنیە سەردەمی دژداشە باشە تا ساڵی چەند یعنی تا چەند ساڵی خەڵک دژداشەی لەبەرە کرد کاگاس و جلوبەرێک زۆر کەم بوو لەو باش لە مناڵی ئێمە هاکاکە یعنی تۆ حەزل لە شتێن نەبوو تۆ پارەشێ پێ وایە شتێ نەبوو بیکڕیت شتێکی جوان نەبوو بیکرێت و لە بەریکە یا لە پێیکەی هەمووی ئیشی دەستی ئێرە بوو ئیشی دەستی ئێرە و ئیتر بنی لاستیک و یعنی مامەسابینی خۆمان بێ ئەگەر پێڵاوی زۆر کەشخەش هەبووایە باوکەبایی ئەوە پاری هەبوو بۆتان بڵێ بۆ ئایکم پارەی باشی پارەی پێوە بەڵام ئەوەی تشتەکان هەمی مەحەلی بوو هەمووی ئەوە بوو لەوە زیاتر نەبوو لە چەند ساڵیەوە ئیتر تۆجلی کوردی و لەبەرکردیان کردێ بە قاتی ئەفەندی با بڵێن بە قەولی ئەو کات وەڵا ئێمە لە شەشی ابتیدایە بووین ئیتر جلیان بەسەراتە زیاد کردین جلیان ناینێ هینی با بڵێن دەوڵەتی هی دەوڵەتی باشە غایانینێ ئیتر شەوە هاتین لە جاتی ئوتون نییە تەرمانە کرد جوان جوان و ئەمان خستە ژێر دۆشەکەکەمانەوە و لەسەری ئەنووسین ئەوە هەموو ئوتۆکە ئەوی ماڵی ئێوە خۆتان ئوتو خەڵوستان نەبوو هی خەڵوسە بوو بە زۆریش بەکار نایە عملی نەبوو عملی نەبوو زیاتر بۆ خەڵک عملی بڵە دەرەوە بڵێ مامۆستا ئامانی چییە؟ ئەو دوانە هەردووکیان ئەمەی ئەم لایەن لای چەپ با بڵین گەورەکەیان کاک حەمە ساڵحە کاک محەممەد حاکم محەممەد ماوەکە مامۆستا نەخێر هەمری خۆی کرد پێ 4 ساڵم بەڵێ ئەمە ساڵی 1939 ئەوی تەنیشتیان ئەویکیان مامۆستا جێمالی برامانە ئەویش نەماوە ئەویش نەماوە بەڵێ درود بۆ ژیانی پاکیان مامۆستا ئەمە چی پێوترا ئەم کەوایانە دیارە کوڕە دەوڵەمەند شت لەبەریە دەوڵەمەند لەبەریە کرد ناوی چی بوو ئەم کەوایە شیرداخیان پێ شیرداخیان لەبەرایە و پشتێنیشان بەست و بلوسی ملاریشان لەبەرایە وەزعی باوکم باش وەزعی باش بوو ئەمە جوانترین ستایلی ئەو کاتە بووە ئەی کاک جەمال کوێی تەواو کرد ئەوە حاکم محەممەد کولی ئادا فەرعی ئینگلیزی جامیعی بەغا ئەویش ئەوەی تەواو باش ساڵی 1939 کەواتە ساڵی پێش ئەوەی کە جەنابێت لەدایک بووی ئەمان ئەویان کرد درود بۆ گیانیان ئەمەش هەر وێنەیەکی تری زۆر جوانە ئەمەش ڕەحمەتی مامۆستا جەمالە باش ئەمەش کوڕێکی ڕەفیقێتی بە ناوی عەبدوڵڵا باش ئەو ڕسمی لەگەڵ ئەوە گرتووە نووساوە یادگاری جەژنی ڕەمەزان 24 سێمین ڕۆژی جەژنی ڕەمەزان ڕسمی جەما ساڵح و عەبدوڵڵای حاجی ئەمین لە لای یەحیا ئەفەندی گیراوە لە وەختی نیوەڕۆ سعات 6 کاتە شەشی عەرەبیە عەرەبیە نیوەڕۆ 6 نییە لە لای ئێمە ئەمەش خەنجەرێکی بەستووە دیارە بۆ جەژنە ژینە هەموو دەقەیەوە خەنجەرە لە کالانە نەبووەکان ئەوشتانە هەبوو بەڵێ هەموو مفرەتاتەکان و ئەکسواراتێکە بووە لەو فترەیە لەم تەمەنەی کاک محەممەی ڕەحمەتیە کاک جەمالە کێشە نییە لەم 14 ساڵی و 15 ساڵیەوە ئیتر خەڵک ئەبووایە سەری ڕوود نەبووە وە نییە سەری ڕوود ناکرد عەیب بوو
يعني ئللا ئەبواە مشکی و جامانەیەکی هەر ببەستایە مشکیەک جامانەیەک وەنە لە زمانی ئێمە مشکی و ئەو شتانەمان نەبەست بەڵام لە زمانی کاکت و کاک محەممەد ئەوانە ئەو سیونۆن ئەوان سیونۆن ڕاست باش مامۆسایی ئەمانە چێ ئەمەیان ئەمە یەکەم بەڵێ ئەوە ئەختەری خوشکمانە ئەوش ئەمری خۆی کردووە ئەوە کەمالی برامە کاکەمال ماوەش کرد ماوە لێرە ڕێز و خۆشەویستی بۆ ئەمە ڕووناکی خوشکمانە ئەوش ئەمری خۆی ئەوش ئەمری خۆی کردووە دیارە ئەمەش ماڵی خۆتانە یان بەڵێ هەر ئەوێ لە پشتەوە ئەگەر جوان دیقەت بی جاجمە و بەڵێ دیارە تەرتیباتی کردو بۆ وێنەکە بەڵێ ئەوە بۆ زیاد بەڵام جوانەوەی کە ئیشەکەی کردووە دیارە زەوقێکی بەڵێ کاکە سەلیمی هەبووە ئەی خۆت چۆن بووی لەگەڵ جلوبەرگ و ستایلی جلوبەرگ و حەزت لەوە کرد حەزم لێی بووە هەر لە جلوبەرگی جوان باشە من حەزەکەم ئەوانەی دەستمان کەوتبێ بۆیان کڕێبین باش ئەم ڕسمێکی جوانی جەنابتە ئەو کاتە پۆلی پێنجی لە مەدرسەی ئەیوبیە 55 وان نووسراوە بەڵێ خەتای من نییە مامۆستا تەواوە لە پشتەکەی وان بەڵێ بەڵێ تەواو کاکە ئەم ڕسمە چیە ملەوەنی کردووە خۆم بەدەستی خۆ بەدەستی خۆم مەوادەکەی لە چۆ پێیا کرد وەڵا پێیا بوو لای عارفە لە چەمچە لەبەر حەوزەکە و ئەوانە نییە و دوکانی عتار و مەتارۆوانە بازێ ڕەنگوشتیان هێنا ڕەنگەکانتان ئەکڕی ئەمان کڕی بەڵێ باش ئەمە ڕسمێکی زۆر جوانە بەڵام لەوەش جوانتر ئەم وێنەیە ئەجا بابینەوە سەر مۆزوعەکە ئەمە خانوە گەورەکەیە یان خانوە بچکۆلەکەی ئەمە بچووکەکە ئەمە بچووکە ئەمە گەورەیە چۆن ئەڵێ ئەمە بچووکەکەی یعنی بچووکەکەش ئاوا جوان و ڕازاوە بوو ئیتر ئێوارانە بێ چەنە مناسەبەتان لەوە بەرهەیوانە هەبوو بێ مامۆستا لەم کاتایترشی حوشە بوو هاتەوە بۆ دەکای حوشە مامۆستا ئەبێ چەنە مناسبەی خۆشتان هەبوو بێ لەم کاتەیە وەڵی وایە کارەبا هەبوو مامۆستا بەبێدا بەڵێ کارەبا بەبیرەوەری تۆ کارەبا هەر هەبوو بەڵێ بەڵام زیاتر کارەبا بەکارە هات بەس بۆ گڵۆپ یا بۆ ڕادوویەک ئەگەر بوو یان نەبوو هەر بۆ ئەوە بوو سەلاجۆ مەلاجەوە هەر نەبوو سەلاجە لە ماڵانە زۆر دەگمەن بوو مامۆستا منەوەی پرسیارێکی لێ کە تۆ جامانە دەبەست سوتفەیە کرد جامانە دەبەست کێ بۆ بەستی من بەس ئەو جامانەم لە حیعنی مامۆستا یەکەم جار و ئەخیر جارە لە هەولێر بەس مامۆستا زۆر ناشرین بەسراوە ناشی بووم ڕاستەکەی ڕیشوەشی پێوەیە لە سلێمانی و کاتە عادەت نەبووە ئەمە ساڵی 59 لە باخچەی هەولێر بیستونۆی بۆ شایی 59 ترماهەکەی تیانە بەڵام بەڕاستی وێنەیەکی زۆر سەرنجڕاکێش و جوانە من دەستخۆشیت لێەکەم سەرنجەیەم لە وێنەکانی جەنابی گەنجێتیە ئەتەوێت دژە باوانە وێنە بگری هوش چییە ئەلێرا بۆ ئاسمانە ڕوانی وڵی ڕنگ هەر بۆ تەکەشخ هەیوان پێجوان بووە ئەمە ستایلی خۆت یا ستایلی مسەورەکەی هی خۆمە نیخۆت ئەجا بۆ ئەوەی بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕوامان پێ بکە کە ئەم شتەمان لە جەناب تا دۆزیوەتەوە ئەمەش هەر عادەتی سەیری وێنەکە نەکردو وانە ئەمەش هەر تۆ ڕەنگە کردو مامۆستا ئەمە ڕەنگی ئەو کاتەیەکە کردوتە یان لەم ئەخیرا ڕەنگە کردووە هەری ئەو کاتێ باش مامۆستا کار گەیشتۆتەوەی لە پشتی شەوە ڕەسم بگریت کەواتە وەکو باو ڕسممە نەگرتووە حەزی کردو جارجار وەکو شێوێکی هوەری بێ بەدەستەوە دڵیشم تەر بووە دڵیشێ تەر بووە ئیتر من نەویست قسە بکە ئالم کاتا دڵێ پیا کرد بوو خەری بوو هیچ چیرۆکیەکان هەیە باش ئێمە نامانەیە زۆر بچینە تەفاسیلی دڵ ئەمانەیە بچینە تەفاسیلی بیرکردنەوە تۆ پیاوێکی نووسری چیرۆک نووسەیەکی جوانی بە قەولی ئەوانی کە لە بواری ئەدەبایشەکەن کە ئاڵێ جوانی هەموو ئێستاتی کایەگە گرێتەوە هەموو شتێکی جوانە گرێتەوە چۆن دەسێک کرد بە چیرۆک نووسی چی پاڵنەر بوو لە لای تۆ کاگاسۆ لە ماڵەکەی ئێمە بەردەوام گۆڤارە کوردەکان و کتێبان هاو بوو گۆڤاری گەلاوێشە بووە تێگەی کاکە ڕۆژنامە ژین دەرچووە براکانم کڕیانە هێنانەتە ماڵەوە ئەمانە لەبەرەوە من زۆر
زۆر عاشقی ئەدەبەکە بووم. کێن ئەوانی کە ئەو کتێبانیان هێنایە ماڵی ئێوە؟ کاکم براکانم هەردووکیان کاک جەمالیش و جەمال و لەگەڵ حاکم لەگەڵ حاکم ئەیان هێنا ئەیان کاتە ئەوانیش پەیوەندیان بە بەغاوە هەردووکیان زەوقیان هەبوو. بەڵام ئەوان نەگەیشتنە ئەوەی کە بنووسە. ئەوان نەگەشتنەوە. بەڵێ ئەی وەختێک کە جەناب من لەگەڵ یا ڕۆشتم کە وەختێ جەناب بووی بە چیرۆک نووس بەڵێ ساڵی چەند یەکەم چیرۆکە بڵاو بوو؟ کاگەسۆ من هاتم بۆ یەکەم جار دانیشتم چیرۆکێکم نووسی. باش ئەو کاتە عەمرم 20 ساڵ بوو. باش 20 ساڵ ئەوەم نووسی و ئەمانە و خسمە بن دەسم و یاڵڵا بۆ بارەگای ڕۆژنامەی ژین ساڵی 61. باش کە چووم گەشتمە بەردەمی ماڵەکە هەر ماڵێکی پەرپوت بوو زۆر. گەشتمە ئەوێ سەیرم کرد پێچاڵێ بوو. باش لە پێچاڵەکە مێزێک و کورسیەک بوو، یەکێک لە پشت مێزەکەەوە دانیشتە بوو، یەکێکیش لەسەر تاکی قەنەفە لەوێەوە دانیشتە بوو. منیش ئارەقم دەریا بوو، شەرمەمە کرد، ڕووی ئەوەم نەبوو بچمە پێشەوە. چییە بنەوە دوو زەلام؟ ئێستا پێ دەڵم باش پەلەمە حەزەکەم بزانم چییە بوو. وەڵا کاکە ئەوەی سەر تاکە قەنەفەکە وتی کاکە فەرموو. وەڵا چوومە پێشەوانێ و وتی بزانم چی بۆ هێناوین. وڵا منیش چیرۆکەکە لە زەرفێکا بوو، گامە دەستی بە تەریقیەکەوە ئەمانە دەدو ئاوا خۆمیەوە وتی ئەمڕۆ چەند شەمەیە؟ وتم یەک. وتی پێنجشەممە بیکڕە ژین بکڕە ئەو چیرۆکەتی تیابێ. یەکەم جار قبول کرا؟ یەکەم جار. دوایی زانیم ئەوەی ئەو قسانەی کە ڕەفیق چالاک بوو، مامۆستا ڕەفیق چالاک بوو، ئەوی تریشتیان ئەحمەد زرنگ بوو. کاک ئەحمەد زرنگ خوا لە هەردووکیان خۆش. باشە قسەکە جوان. لەو کاتەوە نییە. ناوی چی بوو چیرۆکەکە؟ لە پێناوی سوودی ماممە. لە پێناوی سوودی ماممە. مامماوە عینانەکەی بوو لە ژین بڵاوکرایەوە. لە ژین بڵاو مکافەئەت وەرگرت؟ مکافای نەبوو ئەو کاتە نەبوو هیچ شتێک. بەڵام مکافەئەکەی ئەوە بوو کە ئیتر تا هەر ساڵح سەعید هەبێ بە تایتڵ و اینجا کاتمە دەرەوە ئەوە ڕۆژی پێنجشەممەیە و جەریدەی ژین هاتووە و لەبەردەمی مەکتەبەی خواخواتە کەس دەیبینێ جارێ تا خۆ دەیبینێ گۆران و ئەحمە هەرتی و کێوکێ لەبەردەمی جەبۆکەی ئێستا منی جەریدەکەم خستۆتە بن باڵم کە ئەنەما شتێکی زۆر مهمە. باش بێتر مەزبوط بڵیان کردبوو. ئەیتر مەزبوط هەڵا لاپەرەونی ناترسای مامۆستا هەردی ئەوان باڵەکەم بڵێن ئابێنە بزانێ ئەو چیرۆکە خۆم وا بەسەرا بۆی ئاڵم. باشە ئیتر لەو کاتەوە بەردەوام لەو کاتەوە ئیتر من بەردەوام بووم لەسەر نووسینی چیرۆک. باشە هەتا ئەم لە حەزێ هەتا ئێستا بڵاوەکەیت بێجگەل لە ژانری چیرۆک، بێجگەل لە ئەدەبی چیرۆک لەسەر چیتر شتت نووسیوە لە ژیانتا؟ گرنگیت بە چیتر داوە بێجگەل؟ وەڵا بە مەسرحیە ماوە. مەسرحیە ئەوە ئەسکۆریال نووسینی خۆتە یان نەخێرەوە سویدیە کراوە بە عەرەبی و من لە عەرەبیەوە کردمەوە بە کوردی. باش حەزیش کرا لێرە ئەمە وێنێ ئەوە وێنەکان دوو وێنەیەتی چی ئەخراجی کرد؟ برام چێوار کردی. کاک برایم ڕەحمەت بێ ئەمە هەر وێنەیەکی تری کاگرایم کردی برام چێوار. باشە مامۆستا خۆش بێ. بەڵێ خوا لێ خۆش بێ ئیشەڵڵا. ئەمەوێ وێنی ترێ پیشان بم بەڕاستی چونکە وێنەکانە یەک لە یەکی جوانترن. ئەمە چێ؟ ئەوە کاک محەممە حاکم محەممە. ئەوە بێروتە. بەڵێ بۆ توی نردووە ئەمە؟ بۆ منی نردووە. بەڵێ تەلەفریکی جونیە لوبنان 11/8/68 برای شیرینم کاکە تایر هیوادارم هەموو لایە لە خۆشی و کامەرانیا بن. چەند ڕۆژێکە هاتووم بۆ عالی دابەزیوم تا چەند ڕۆژێکی تر و تا باقی با بڵین سڵاو بۆ هەمووتانە نێرێ. بەڵێ کاکە گیان هەمیشە برایەکی گەورە بووە و باوکە کەی وەفاتی کرد؟ نەبوو باوکم 65 ساڵیە. یعنی
65 یعنی لە دەوری 60 ئەوانە وەفاتی کرد بەڵێ وانە 65 ئەوانە وەفاتی کرد کرد بەڵێ خوالی خۆش بێت حاکم محەممەد ئەو جێگەی بۆ پڕکردنەوە وەکو برا گەورەیەک بەڵێ بەراگەوری چاک بوو یعنی ئەوەی کە با بڵێ خانوویەک و چوار دوکان و ئەوانە خەرج کرا بۆ ئەوە ئەجریانەوە نەیتوانی وایە تا من ئەویشتر ماڵ و مناڵی ئەبێ شتێ بە مۆزەفیەوە ناکرێەوە ئەمە شاروێنێکی تری جەنابتە بەڵام شکر لێرە جامانە بەسەر و نیێچکە زۆر ناشری بەست بوو ئەوی خۆش یاترا بۆ واکەی برادێکمە بوو ناوی شێرکۆ بوو بادینی بوو بادینی لێرە سەناعەبەیەکەوە بووین زۆر ڕەفیق بوو زۆر هاوڕێ بووین ئەمە سمکۆ برایەوە برای شێرکۆ بادینیەکە ئەم بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە بە نەخۆشیێکی کتوپەر مرد ئەم پیاوە ئەم سمکۆ ئەمە مناڵەکە شوێنەکە کوێ مامۆستاتار زیاتر حەدیقەکەی حەدیقەکەی لای خۆمان حەدیقە باخی گشتی بەڵێ باخی تۆشە چوو بە باخی گشتی مامۆستا بەڵێ چوارشەمانیش باشە بۆچی من هەر بەرنمەیەەکە باسی حەدیقەکە کرێ باسی چوارشەمانەکەی هەموویڵێن تۆ بیری نایەوە دیوە چی چوارشەمان مامۆستا من 64 لەدایک بووم لە 24 کو چوارشەمان بە هەر نەژماوە زانی ڕۆژانی چوارشەمان نییە باخشەی گشتی بۆ ئافرەت بوو بۆ ئافرەتان بۆیە پێیەکەنی ئەزانم ئیتر کچانی سلێمانی خۆیان نەگۆڕی و بە پۆل ئاهاتن هەر حەدیقەکە هەبوو بەس مامۆستا من ئەمە یەکشت بڵێم بەڕاستی من شانازی بۆ کەم کە لە شاری و سلێمانیان لە هەفتەیەکە لە پەنجاکانە بیریان لەوە کردوەوە کچانیش مافی ئەویان هەیە بچنە دەرەوە چوارشەمانێکیان هەبووە بەڕەسمی بە پۆل هاتن بەختەوەری و جوان و لە ڕحرمەتیش بەڵێ تاوارەیەکی زۆر درەنگەمانەوانێ و دوایی هەر بە پیاسە ئەگەڕانەوە من لە لای من ئەوە شتێکی جێی شانازیە بەڕاست زۆر مامۆستا ئەم پیاوەکی مامۆستا جەمالی ئەمەی کە با بڵێن ئاداب ئینگلیزی تەواو کرد تەمەن ماڵ و مناڵیشی هەبوو ئەمیش بەڵێ خۆ ئافریکای خۆ ئەمەش وێنەیەکی ترە وەڵا ئەوە لوتفەیە خوشکمە ئەوە منم ئەوە دایکمە ئەوە ئەختەری خوشکمە ئەوە جەنابتی لە ناوەڕاستیانە بەڵێ خوشکەکان من هەست دەکرد دایکت پەیوەندی لەگەڵ تۆ زۆرتر بێت تا براکانیکە یعنی جیا کردیتەوە لەگەڵ زۆر وەخت تەلەفۆنی بۆ کردم گۆرابێ بۆ ماڵەوە نیوەڕۆ لێرە لەگەڵ من نان چی بۆ لێ نای مامۆس هەموو شتێکی ئەبێ ژنێکی کارایی ژنێکی کارایی وەکۆ جاما مەسام ژنانە بەلای چێشی ژابڕۆشن چێشتەکە بەلەسە دەبوو ئەوەی ئەو لێنا بە هەموو کەس لێ نانرا باش ئێمە هێشتا مامانە لەگەڵ جەنابێ بەڵام بە یەکەوە وچانێک بین خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەت مامۆستا پێش وچانەکەی باسی بە دووردرێژی باسی خانەواتە و خێزانی و بنەماڵی ئێوەمان کرد ساڵی چەند دوای ئەوەی کە بڵێن پیشەسازی تەواو کرد ئامادەی پیشەسازی ئەو کاتە لە سێوە چوویا لە شەشەوە لە شەشەوە چوین شەشی سەرەتایی 6 ساڵەتان ساڵ دوای ئەوەش کاک ئاسۆم تەقدیمی مەحەدێکمان کرد بە ناوی مەحەدی سەناعی عالی بەڵام باسیەکان ئەو سازروفەکەتەوە و تێکچوو بوو باسیەکان بەڵێ زەبر و زەنگیانەوان لە خەڵقیان برینایە کرد ئەیانویست تەلەبەی کورد نییە لەو مەجالانە و لەو مەجالانە نەمێنێ مامۆستا کیە بوون دفعی جەنابێ ئەوانەی کە هاو پۆلێ بوون ئێستا برادەرێکم تازە عەمری خۆی کرد نامیقی ناو بوو ئەو هەتا شەقۆشیان لێە لە تەلەبەکانی سەردەمی علی باقی علی حەمی باقی باشە ئەی مامۆستا شێرکۆش هەر دەورەی توێە شێرکۆ ساڵە لە پێش منەوەی مامۆستا شێرکۆ بێکەس باشە بە درودێژینە سەر ئەو هاوڕێتی جەنابیشە لەکوێ تاعین بوو یەکەم جار لە شارەوانی لە شارەوانی بەڵێ تور کارەبا تەواو کرد من قسمی کارەبان ئەی چ پەیوەندێکی بە شارەوانی وەیە ئاخر لەگەڵ شارەوانیا بەیەکەوە بوونەوەسا ئەو کاتی جەناب دامەزرای بەڵێ چەند وێزگەی کارەبا هەبوو لە سلێمانی
محطات والله هەبوو. زۆرنا ئەمە هیچ چۆ بوو ئەم وێزگەیە؟ ئەوە هینە هەر بەرامبەر ماڵی محافز نییە باش شەید حەمەسایی بەڵێ بەڵێ ئەو بنکەیە ئەو بنکەیە لەو کاتەوە ئەو بنکەیە هەیە. بەڵێ لەو کاتەوە ئەو بنکەیە هەیە. تۆ ئەو کاتە ئیشی هونەریەکانت دەکرد؟ بەڵێ ئیشی ئیداریش دەکرد؟ ئەمەش هەر دائیرێ؟ ئیداریشمە کرد. ئەمەش هەر ئەوە شەر دایرێ کە تەعین بووی مامۆستایە؟ ئیشی فەنیم تقریبا ناکرد. هەر ئیداری دەکرد؟ حەزم لێی نەبوو هەر ئیداریمە کرد. لەبەرەوەی تۆ خواخوای کونجێکی بوو بۆی بخوێنی تۆ یان بنووسێ بنووسیا شێ بخوێنیتەوە. بە چەند تەعین بووی مامۆستا؟ 27 دینار. پاری چاو 61 تەعین بووی هەتا ساڵی 72 ئەنجا ژنێ هێنا و خێزانە پێکەوە هێنا. بۆ ئەو فترە دوور و درێژە بۆ 9 ساڵ لە دوای دامەزراندن عادەت نییە خەڵک 9 ساڵ بمێنێتەوە ئەنجا ژن بێنێ. وەڵای ڕەنگە ڕێ نەکەوتە بێت یان ساغ نەبوویتە تۆ هێشتا لەسەر کچۆڵەیەک بۆ ژیان؟ وەڵام من تەوعەن بەڵێ ساغ نەبوو ساغ نەبوویتەوە. بەڵام دوایی تەفتیشێکی کارەبا هەبوو. باش ئێمە وەکو لوچنەیە کچوون بۆ هێن وەڵەبجان نردیانین. باش لەوێ ماڵ بە ماڵە بوو بگەڕانە بۆی بزین تەلاعب لە چ ماڵێکا لە چ ماڵێکا کراوە لە چیان نەکراوە کە چوومە ماڵێک لە جێگاماننا فەرمان لێکردین و چوینە ژوورەوانێ 34 کچ دانیشت بوو لە ماڵەکە لە ماڵەکە. باش وەڵای خۆ مۆزوع خۆشە. پرسیار و پرسیارکاری و ئەمانە شوێنیشیانم دەستنیشان کرد هەر لە دوورا و دوور. باش دەستنیشان کرد وەڵا لە دوایە وتیان وەڵاوە 100 مەلیحەیە. باش دایکی مناڵەکان کاتە وەڵاکەی تر هاتینەوە بۆ سلێمانی ئەم کارەکەی. باش تاقیب ناوی چی بوو؟ مەلیحە خان. باش مامۆستا مەلیحە. مامۆستا کەواتە تۆ ئەگەر ئەو ئیفادە نەبووایە بۆ هەڵەبجە مەلیحە خانی ناناسی؟ طبعا. باش بەڵێ ساڵی 72 زەماوەندان کرد. بەڵێ کێن نەر بۆ داوای بۆ هەڵەبجە؟ نەخۆیان خەڵقی سلێمانی بوون. ئەی چیە کرد لەوێ؟ مامۆستایی نردبووان بۆ هەڵەبجە. باشە کچی چیە بوو خوافیکە؟ کچی حاجی حەمامینی مامە ڕەحمان جاوی ناوداری بەرخانەقا و بەڕەکەیە. لێرە ئیتر با بڵین بە دوواداچوونێ بۆ کرد کە کچی شێ و ماڵەکەیان لەکوایە و دوایی زۆر ناسا و زۆر نزیک بە خۆمان دەرچوو. باش شتەکە ڕێک کەسیش معارەزە نەبوو یەکسەر چون داوایان کردو ئەکاتە دایکی کاکە هەڵۆ هەرسیکیان کەواتە با بڵین دایکی مناڵەکانە کێوچەن مناڵەکان کاکە هەڵۆیە هەورازە لەگەڵ هەرێزخان. ئەم وێنەیە شوێنێکی زۆر جوانە بە دەستێ جلی کرەوە شاڵی بادینە مناڵی کە سیرمان کرێستا کە فەرمود وەفاتی کردووە برای ئەم کارەکتەیە کەواتە ئەمە بادینانە جلەکە ئەوانیایەنێتەتی ئەوان بوو یانی خۆم کڕی بووی لەوێ. بێجگە لە سلێمانی لە شوێنی کە فەرمانبەر بووی هەر لە سلێمانی ساڵی 72 مامۆستا ساڵی 72 گواستەوە. باش هەرچەنە ئەمە بەڕاستی زکراتێکی ناخۆشە من بیری دەخەمەوە بەڵام چارم ناچارە چونکە لاپەڕێکی زۆر گرنگە لە مێژووی ژیانی تۆیە ئەبێ ئەو لاپەڕە ناخۆشانش. مامۆستا ئەمە باشتی دایکی مناڵەکانە هەر ئەوە باشە ئەمە کوێ ئەم شوێنە؟ ئەردەنە ئەردەنێزانم. بەڵێ ئەمە ئەردەنەوە نیە؟ سووریانە بێ ئەردەنە. بەڵێ پێم وابێ سووریایە. باشە ئەوانش مناڵەکانن کاکە هەڵوو؟ بەڵێ زۆر وەرز بوون. باشە مامۆستا پرسیارێت خوا گیان ئەمە شیعەوە دەست خچۆتە پشتاوە کاکە هەڵوێ سەرەتای ساڵی 1976 ئەو زەوقە سەلیمەی کە هەو بۆ جلوبەرێک بۆ خۆت لە مناڵەکانی شەڕەنگیاوە زۆر ئێتیمانم پێیا بە جلوبەرجان. ڕاستە ئیتر ئەلێرەیە ئەمە کامیانە مامۆستا؟ هەر هەڵوێ
هەر کاکە هەڵەیە کوڕە گەورەیە ئیتر سوڵتانی ماڵە ئەبێ بە کوڵایی بە برژاوی قوڵی بێ ئەجا ئەمە خۆی و براکەی هەردووچیان هەڵۆ هەوراز بەڵێ مامەسا زیرەک بوون لە مەکتەب مناڵەکان هەمیان زیرەک بوون ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیە بۆ هەرسێکیانە نێرین ئیشاڵا خوا تویان بۆ بهێڵێ ئەمە ژوێنەیەکی بە ڕەحمەت بێدایکیانە لەگەڵ کاکە هەڵۆیە دیسان ئەمەیان هەر کاکە هەڵێ لەگەڵێ باش بەخوا مامەسامە لە کاکە هەرێزە چێ ئادی توخوا سەیریکە با حەقی نەفوتێن هەوراز ئەگەر هەڵۆ نەبێ هەورازە ئەیدە جوان سەیرەکە بزانە کامیانە هەورازە باشێ مەش لێرەوە ساغمان کردەوە مامۆستا ئەمە لەسەر دواوێنەی جەنابێ و پەیوەندی لەگەڵ مامەسایە خواحافیکە ئەمە وێنەی گوڵکۆکەیەتی لێرەوە هەزاران ڕەحمەت دانین بۆ هەموو ئەوانەی کە مردوون بە تایبەتی بۆ مامەستا باشە مامۆستا هەندێ وێنە لەناو ئەلبومەکەی جەنابتایە ئەم ئەفسەرە چیە ئەمانەی چیە مامەسا ئەوە ئامۆزامە ابن عمي العزيز السيد طاهر بقلوب مؤمنة ومتعطشة للقائكم ابن عمكم محمد غالب عارف محمد سعيد كاتي وآموزاي طواوي آموزاي حق آموزاي باشا برسيارة كل لا بالجان أمانة شيء كان لسوريا بو أمانة صار ما حرب عالمي دوم باش باوتشان كمامي تو يا إبراهيم كمامي من ما عارف باش أمانة كبتونة تركيا باش لداي تركيا بجيش كبتونة سوريا لسوريا خزاني بيكو ناو جنيه ناو ئێمە مان بیست نەمانەزانی چۆن ئێمە سۆراغیان کەین و چۆنیش بیان دۆزینەوە باش لە دوایە بەهۆی حاجیەکەوە کە هاتبوو حەجی کردبوو گەڕا بۆ بە سلێمانی لەڕێی سووریا بەڵێ وتبووی وەڵا پیاوێکم دیوە لەم حاڵە و لەم ڕنەوەمە ناوەکەیەتی خۆی ینی مامە چوم ینی حاجەکە باش حاجەکە مامتی بینی بووە ئەم کوڕی مامە مامی بینی باش مامی بینی لە شارێ لە دیمەشق لە شام بەڵێ وەڵا ئیتر من چوم پیاوێکی دارتاشە بوو لای حەزە وشکەکە وەڵا کوتم با بە شتێکی ئاوا ئەمانەوتی ئەرە وەڵا بەڵام بە تەماشە مەگەر خوارەیشە خا ئەم ساڵیش بچمەوە بۆ حەج شەرد بێ عینوانی تەواوی بۆ بێنم باش ناسیاویش بوو وەڵا چوونەوانی بۆ ساڵی ئایندە نییە عینوانی تەواوی بۆێنن ئیتر من کەوتمە وەڕاستە لەگەڵیانە دواییش دوو جار چوون بۆ لایەن ئەمە کامیانە وتە محەممەد غالبە ئەوە غالبە محەممەد غالب عارف محەممەد سعید ئەوە غالبە کەواتە ڕێک ئێوە باپیرتان یەکێکە ڕێک کەواتە باوکیشان عسکەری بۆ خۆشی هەر عسکەریە بەڵێ وانە ئەمەش ماڵم ناڵەکەیەتی ئەوەش ماڵم دوایی وا ڕێکە و بیان بینن مامۆسا من دوو جار چووی بۆ ماڵێک مامۆسا وێنی زۆر جوان هەن لە لای جەنابێ جارێکێک لەو وێنانە حەزەکەم ئەمە ژوێنەیەکی تری هاوڕێتی تە لەگەڵ کاک شێرکۆ بەس ڕۆژی چوارشەمە 23 دەینەوە یەک دیارە دوای ڕاپەڕینەکەی کە کاک شێرکۆ هاتوۆتەوە گۆڕەپانی بەرسەرای شاری سلێمانی لە ڕاستەوە مامۆستا تایر ساڵح سەعید بەکر سابر حەمە ئەمین مامۆستا شێرکۆ بێکەس حەمە مەردان یان محەممەد مەردان لەگەڵ مین کردۆ کاروانیانی مامۆستا کردۆ کاروان وانە ئەمەش هەر وێنەیەکی تری بەرێکی سەرایەکە ئەو کاتە کاک شێرکۆ هاتەوە باشە مامۆستا ئەم وێنەیەش جوانە لێرە ئەم کاراکتەری یەکەم کە قەنسەڵە شینەکەی لە بەرای ڕێز مستەفایە ڕێز مستەفایە کە لەم ڕۆژانە ئەمە لە سینەمای ڕەشەی گیراوە باشە ئەکرمی ساحی ڕەشە پەلیگەر بە ڕەحمەت ڕێز مستەفا لەم ڕۆژانەوە فاتی کرد خوافیکە ئەوەش کاک ئەکرەمە هەزار ساڵ بە تەندروستی باشەوە تەمەنی درێژ بێ لەبەرەوەی ئەویش خزمەتی شارەکە ئەوەش جەنابتی تۆ لەگەڵ ئەم هەچەیە ئەحمەد مەلا ئەمین مەلا ئەمینە ئەوەش نەدەناسی بەڵێ ئەمش ئەحمەد حوسێن مامۆستا ئەحمەد حوسێن ئەوە زۆر بەوازەحی دیارە مامۆستا لە خواردن دروستکردنا چۆنی قەت خواردن دروست کردووە لە ماڵەوە
خراب نیم چییە زانی لە ماڵەوە بەڵێ نەوەڵی هیچم نەکرد لە حیاتێ نەوەڵە مەگەر هێل کۆڕۆنە کەسی لێ نەبوو بێ هێلکەڕۆنە کۆڕۆنەکەم کرد ئەی ماستاو ماسەوە ئەزان ماسە و ئاسان حەزی لێکرد لە ماستاو خراب ئەگەر حەزی لێ نەکردایە ڕسمیان ناگرێتی تۆ ماستاوەکەی بەڵام ماستاو بۆ خۆ دەکەی ئەمەیان وەنیە وێنێکی زۆر زۆر جوانە یاخوا عافێتی بێ ماستاوەکەش وێنەی جوانی زۆر جوان هەن حەزەکەم ئەم وێنەیە خەڵک بیبینێ ئەمەیشەکە لە وێنە جوانەکان ئەوە غفوری ئەوشی داراغایە ئەوە کاکە من بۆتان نییە ئەوە منم ئەویان جەنابتی ئەم شوێنەی کوێ مامۆستا دۆکە دۆکە دیارە مێرەجان وشتی وایە یەکێتی نووسەرانی کورتە بوو ساڵی 1972 ئەمە ژوێنەیە کە هەر زۆر جوانە جەناب خۆ ئامادەکەی بۆ خوێندنەوە بەڵێ من تەقدیمم کرد ئەوە کۆڕێ بوو بۆ کامیل بەسیر دکتۆر کامیل ئەوەی ناوەڕاستیان حینە لە چاوەکە بەڵێ کوێرە بەڵێ زانم نابیناش نابینا بوو بەڵێ ئەمە لێرەوە لە هەرە علامە باشەکانی ئەدەبیاتی کوردی بەڕاستی لێرە عین هابایە بەڵێ مامەستا عین حێبەیە عین شێخ محەممەد بەڕەحمەت بەڵێ ئەمە من جەنابتی بەڵێ اینجا ماشابا جێڕیە بەڵێ اینجا ئەمە ئێستاوتمان ئەوە مامۆستا کامیل بەسیرە ئەوە کاکە ئەژیە بەڕەحمەت بێ ئەژیەوە ئەوەش مامۆستا حەسیب قەراخیە ئەویش هەر بەڕەحمەت بێ وێنەیەکی زۆر زۆر جوان بوو ئەمەش دیارە تۆ کۆڕەکە بەڕێوەی لە یەکێتی نووسەر ئەو کاتێکە لە سەر و ئۆرزی بوو لە ماڵی شەمحەمەی خاڵ من گێڕامە کۆڕە ئەوەش مامەساعین عین شۆنم علی عەبدوڵڵا شۆنم کە یەکێکە لەو کارکتەرانی کە هەر لەم بەرنامەیەشا بەشداری کردو من زۆر سەرسامیشم بە ئەدەبیاتی و بە دڵسۆزیەکانی و وڵاهی مامۆستا ئەم وێنەیەش زۆر سینەمایی و جوانە ئەمە کوێیە قەیسەری وەسەمەد پاشایە باش سەرۆ حەوزە وشکەکە بە تۆزێ باش ئەمە دوکانی چییە مامۆستا ئەو جەمالی حاجی مستەفای قالەشەکە باشە بەس یەکەمیان کە دانیشتووە لەم سەرەوە شێرزادە مامۆستا شێرزاد شەوقیە بەڕەحمەت بێ و ناوەڕاستیە ئەوە نووری سعی هەیە کاک نووری سایی ماوە ئەم ماوە بڵێ بەڵێ ئەوەشی کە ئاوڕە داوەتەوە هەر سەیری کامێرا ناکەی لە مەشا ئەوە جەنابەتی بەڵێ باش ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە کەریم زەندە بەڵێ کاکەریم زەندە و دیارە خۆشە ناوەکانی لە پشتەوە دیسانەوە هەر ئاوڕە داوەتەوە بۆ سەری ئەو سەر وەنیە باشە مامۆستا من ئەمەوێ چکە ماوەی بەرنامەکەم ئەوەندەی نەماوە هیچێکی کە هەیە لە ژیانی جەنابتە دوای ئەوەی کە بەڕەحمەت بێ مامۆستا مەلیحە دایکی کاکە هەڵۆخش و براکانی وەفاتەکەن هەڵبەتە تۆش پێویستی بەوە هەبووە کە ژیانیش کە دروست بکەیتەوە ژنێک دێتە ژیانی جەنابتەوە بە ناوی ئەمیرە خان ئەمە ئەمیرە خانە وەنیە ئەمیرە خان کچی کێیە ئەمیر خان کچی ساڵحە فەنگی ساڵح سەعی عینی منە ناوەکەی خۆی لێ دەرکە بە باوکو با پیرمان یەک ناوتان یەک ناومانەیە باشە ئەمە ئەو پیاوەیە کە باوکی ئەمیرە خانە باوکێتی بەڵێ ئیشی چی بۆ ئەم پیاوە کاتی خۆی پشت سلێمانی پاڵاس ڕوکنەکە ئەوە ماڵی ئەوان بوو پشت سلێمانی پاڵاس پشت سلێمانی پاڵاس فەرعەکە بۆ سەری ئەو سەر ماڵی ئەمان بوو ئەوە ماڵی ئەمان بوو بەڵێ ئەنجا ئەمەش هەر ئەو ڕۆژەیە کە با بڵێن تۆ مارەیەکی یا ئەڵقەیەکەی دەست ئەو ژنە بە تەمەنێکیەیە ئەوە خەسوومە خەسووتی داچە میرێ بەڵێ ماوە ئەمیش نەخێر ئەمری خۆ ئەمێنە وێنەیەکی زۆر زۆر مێژویە ئەوە باوکێتی باوکێتی ئەم جلە چییە ئەسکەری لیڤیەوە ئەسکەری لیڤیە لیڤیە بەڵێ بەڵێ ئەمیش هەر ساڵح سەعیدە با هەر ساڵح سەعیدە ئەنێرە ئەم مناڵی شەیەکتی ئەمیرە خۆیەتی ئەمە خێزانتە بەڵێ کەواتە ئەم ماڵە ماڵێکی خوێندەوار و ئەوانە بم بۆیە لەم مناڵیەوە گرینگیا زۆر بەم مەسەلەیەوە مەسەلەی وێنەگرتون و ئەم جۆرەشتانە لە ناو ئەلبومی ماڵی کە سوکاری با بڵێن خەزوران تا ئەمە خەزورن نییە باشە چییە کا بەسەرەوە دەبابەوە هینێکیانێ نابوو جێیش عەسکەری باشە هەلوێدایان نابوو ئاوا ڕویان کردبووە جادەی مۆلەوی ڕویان کردبوو لە قیچوار ئاوە هەلوێدایان نابوو ئیتر پێچوو
هەتا مناڵشتیوان نییە کاچۆنێک واتۆ سوار پێن ئەمانە مناڵی زۆر وزورد پێەکە عسکەرەکان خەزوریشە فرسەتی هێناوە لەسەر ئەم دەبابە ئەم وێنەی گرت بوشە بە مێژوو بەڵێ بەڵام دیار نییە جۆری دەبابەکە و ئەو شتانە دیار نییە ئەو مناڵی لە باوەشایەتی ئەوەش هەر خێزان تا ئەمیرەخانە باشە ئەمەش وێنەیەکی ترە یەکێک لە کوڕەکانێ لەگەڵ تۆ و لەگەڵ ئەمیرەخانە کاکە هەورازە ئەمەش ماڵی خۆتان ماڵی خۆتانە باشە ئێمە بەڕاستی زۆر زۆر کەممان ماوە ئەمەوێ ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی حەزەکەم ببین لێ ئەمە کێو کێنەمانە ئەوە فاروقی فەقەرەشی قەشانە باشە فاروق کاک برای کاک فەهمی ئەمری خۆی کردو ئەوە منم ئەوە حەمە چاوشین کاک حەمە چاوشین خوا لێی خۆش بێ ئەویش کە کەسێکی سیاسی بوو بەڕاستی اینجا ئێوە لەگەڵ با بڵێن کاک شێرکۆیە لەگەڵ مامۆستا ڕەوفا کارگەیشتووەتە ئەوەی کەوا ئێوە ئەو نەپەیوەندیتانە بێ پەیوەندی خێزانیشتان بۆ دروست ببێەوە نییە ینی تێکڵاوی خێزانیش بوون بەڵێەوە سەیران بوو بەڵێ بەڵێ سەیران نێبوو جەنابتی بەڵێ وەنیە ئەمەی لە سەرەوە وەستاوی جەنابتی لەگەڵ ئەمیرەخانە ئەوەش کچێکی ئامۆزامە کچێکی ئامۆزاتەوەش کاک شێرکۆیە لەگەڵ ئاراسە کاگەراسی مامۆستاکاوی ئەحمەد میرزا کاکاتە خزمی کاک شێرکۆ پێم خۆشە ئەم ڕسمانش ببین لێ مامۆستا ئەمە جەنابتی لەگەڵ ئەمیرەخانە بەڵێ ئێستا من داوای ئەوە کەم کە بە لەشی ساغەوە هەر هەمیشە بە یەکەوە بن هەمیشە ژیانێکی بەختەوەر بەرنەسەن مامۆستا ئەمانە ئەوە هەرێزە باشە ئەوە هەورازە باش منم باشە ئەمە کاکە هەورازە ئەمەش هەرێزخانی کچتە ئەمەش جەنابتی دیارە ئەم وێنەیە وێنەیەکی تازەیە لی ئەم سەردەمەیە ئەمانە چێن مامۆستا زاواکەتە بەڵێ ئەوەش کچە پشکۆلەکەمانە بەڵێ ئەمە کچە پشکۆلەکەتانە ناوی چییە؟ یار بەڵێ دادەیار بەڵێ ئەمەش زاواکەتە کاک محەممەد کەریم براکەی هونەرمەند ڕۆژکەریم بەڵێ ئێمە لێرەوە ڕێزی بەڵێ کاکەریمی حەیوەمەر ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ کاک محەممەد نێریم بەڕاستی مناڵ خۆشەویستە ئەمەش هەر دادەخانی کچتە وەنیە بەس لەمانیش خۆشەویستتر هەن ئێستا بۆ تۆ وەنیە بچووکەکان خۆشەویستن بەس ئەمە چییە مامۆستا ئەوە هەورازە باش ئەوەش خەزانەکەیەتی بانوخانە ئێمە لێرە ڕێزی بۆ نێری ئەمەش مناڵەکەیانە ئەمە کوڕەیە کچە دیارە خەوی لێ کەوتووە کوڕەیە کچە مامۆستا کچە ناوی چییە؟ هۆڤایانی چی مامۆستا؟ وەڵڵی من نازانم ئەوە خۆیان کە ئەوە پرسیان بە تۆ کە تۆ وشە بازی وەنیە ئەمەش لێرە ئەم کچە عیارە ژیارە بەڵێ بەخوا لێرە ماشەڵای لێبێ جلێکی جوانی لەبەر کردو دیارە ئەمە خۆی حاضر کردووە بۆ ئاهەنگی نەورۆز ئینشاءڵڵا هەمیشە لە ئاهەنگ و بۆنی خۆشابێ مامۆستا ئێمە لێرە ئیتر بەرنامەکەمان کۆتاییە ئێمە زۆر سوپاست دەکەین من ئەم وێنەیەم بۆ داناوی بۆ دواوێنەی ئەم بەرنامەیە ئەمە هۆڤایە وەنیە ئێمە لێرەوە چاوەکانی هۆڤا ماچەکەین تەندروستی باش بۆ تۆ ئەخوازیین تەمەنی درێژە بۆ خوازیین هیلاکمان کردی پێش ئەوەشی بڕۆم پێم خۆشە لەگەڵ جەناب تاوێنەیە بگرین بۆ ئەوەی هۆڤاخان لە داهاتوە ڕەحممان پێ بکە وێنەکەی ئێمە بک بە وێنەکانی دوێنێ و ئەوەی ئێمە پاراسومانە ئەو زیاتر پارێزە چونکە ئەمە مڵکە جەنابتان ئازێتتان زۆر سپاس زۆر سپاس خێر بێن سەر چاو زۆر سپاس بە قوربان بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان دەکەم